لآکرێت دەمەکە بەحەس لە ئیدارەیە سەربەخۆ دەهێتە کرێن. دنوکەدا پرۆژەک ji لای ئیدارەیە ئەوی باژارî hatiye ئامادەکردن و ڕەوانەکردن بۆ نویسینگەها پەرلەمانê و lê dûmahîk biryar ya di destê Perlemanê Kurdistanê da. پێناسا ئیدارە سەربەخۆ ڕۆمانەوەی ئەوە و یعنی تعامل شلای حکومەتە هەرێما کوردستانی و ئەنجومەنی وەزیران و وەزارەتی پەیوەندیدار گەلووی جهید هێتەکردن وەکی پارێزگە. معاملێت هاوڵاتی دێ بوومە ئاسانتر لێن. ئەڤروکە بوو معاملەیەکی احتمالە هاوڵاتیەمە دچیتە دهوکێ و جارەکەی دهوکێ دێ معاملە خۆیەکە پێویستی هەولێ دێ بیدی فرەکەتە هەولێ دێ و جارەکەی دێتە دهوکێ و بوو بەرسەردانێ و یعنی احتمالە هەیڤەکی دێ معاملە خۆ ببیدن احتمالە معاملەکە گەلەکە ئاسانە. لێ الڤێرەت و دیش ڕاستە و خودی کتابێ دەیە بوو مەسەلەن وەزارەتە پەیوەندیدار دا معاملە خۆ برێڤە بەتن. ئێکەتی لەبێ دەبەرێ وەکە پارتی خودانا دوو کورسیên Perlemanê Kurdistanê ye. Rêgirniya li vî projeyê û ew piştgiriyê li dikin. ئێمە لەگەڵ هەواڵانمان لە پەرلەمانی کوردستان بە تایبەتی ئەو دوو هەواڵی سنوورەکەمان کە ئەندام پەرلەمان لە سەلیستی سەوز قسەمان کردووە هاانمان داون. پێویستە بە تەواوی پشتگیری لێ بکەن و ڕێگر نەبن و هەم لەگەل لە ڕێی لیستی سەوزەوە قسە بکەن محاولە بکەن هەوڵ بدەن ئە پرۆژەیە نەکرێتە دوان نەخرێت بۆ ئەوی نەکرێت بە بانگەژەی هەڵبژاردن و یان لە کاتی بانگەژەی هەڵبژاردن ئەعلان بکرێتن. ئێستا کەم و کورتی زۆر لە دەڤەرەکە هەیە. بەشێک ji welatiyan bêjin Akirêt di nûketa bi dest bi dehan kêşan ve dinalînît. Îdareya serbixwe renge bibîte dergehek بۆ çareserkirina evan xizmetguzariyan bi taybetî xizmetguzariyên destpêkî. زۆر پرۆژە لە ئاکرێوی هەنا بە نیڤەڕۆی ماینەوتی بێ تەواو نەبووینە و احتیمال لە ڕووی خزمەتگوزاریوە لە قەزا دیکەیان کو لە چێبنێ سنتەرێ ناحیە و کواڵەش احتیمالە زۆر لە پاشتر بیتن یان کو زۆر یە بێ خزمەتگوزاری بیتن. Li sala 1877 Akirê bûye qeza 261 gunda li xwe digirît. Hejmara akincên wê zêdetirî 220,000 kesan e. Zorbêya mercên bêîdarebûna serbixwe tê de hene û ew çaverê biryara Perlemanê û Encûmenê Wezîran in. Dilbirîn Gazî, Kursat News. Akirê.